ئەمڕۆ ئێمە لە وڵاتی بەریتانیا لە شاری لیدز وەکو ڕێکخراوی داکوک هەستین بە یادکردنەوەی شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە. ئێستاش ئەچینە لای چەند بەڕێزێ بۆ وەرگرتنی چەند لێدوانێ. لێرە کۆبووینەتەوە بۆ یادی تیرۆرکردنی سۆرانی مامە حەمە کە لەلایەن بنەماڵەی بارزانی و بنەماڵەی یەکێتیەوە کە ڕۆژنامەنووس لە کوردستان تیرۆرە کرێ. ئەمە ژۆمان پێڵێ کە نەبوونی ئازادی ڕادەربرین لە وڵاتەدا بوونی نییە و تازەترینیش هێرش کە کراوەتە سەر ڕۆژنامەنووس و پارێزەر شوانزەنگە نەبوو لە هەولێر لە چەند ڕۆژی ڕاهاتوودا بۆیە لێرەوە بەتونتی و ئیدانەیە بەتونتی ئیدانی ئەو کارە خێزەوەی ئەو بنەماڵانە ئاکەین لە هەرێمی کوردستان. ڕۆ بەرواری 2025 لە وڵاتی بەریتانیا لە شارە جوانەکەی لیدز من بەندە وەکو سەرپرشتیاری ئەنجومەنی لیدز لە وڵاتی بەریتانیا هەستین بە ڕێخستنی خۆپیشاندانێک بۆ شەهیدی قەڵەم یەکەم شەهیدی ڕێگای نووسین شەهید سۆرانی مامە حەمە. لەم یادەدا دەمێ بڵێم چێلی قەبرەکەت لەسەری ئەوانە بەرزترە کە ناوی خۆیان ناوناوە دەسەڵات. ئێمە هەموو ساڵێ لەم یادەدا داواکارین لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کە بەدوادەچوون بۆ ئەم کەیسانە بکات کە سەرەداوێک بدۆزێتەوە و تا ئێستا بکەرانی نەدۆزراون. ئەو دەسەڕەشەی کە بە گولە جوابی ئازادی خوازان و حەقپێژان و نووسەران دەداتەوە سەرکۆنە دەکرێت. وەکو چالاکوان و ئەندامی ڕێکخراوی داگەڵ لێرە کۆبووینەتەوانێت بۆ ساڵیادی بۆ 70مین ساڵیادی شەهیدکردنی سۆرانی مامە حەمە کە لەلایەن بنەماڵی بارزانیەوانە بە ئەمری مەسرور بارزانی ئەمری بە ماستاوچیەکانی بەردەستی خۆی کرد و کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا شەهیدیان کرد و دایک و برا و کوچەکانیان جەرەک سوتاو کرد. ڕۆژی کۆمەڵە لە ڕۆژی پێمەوە 7 ساڵەوە پێش یادی شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە بەدەستی بنەماڵەی بەرزانی کێوەکرا کارەکانی دەسەڵێنەدای سەر دایک ئەوانبانی خۆیان نەگەشتن. ئەمڕۆ لە بەرواری 21/7/2025 هەستین بە یادکردنەوەی شەهیدی ڕێگای ئازادی شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە کە گەنجێکی شارەکەی منە شاری کەرکووک بەداخەوە لەلایەن دەسەڵاتدارانی کوردی شەهید کرا، بەڵام ئەوە 17 ساڵ بەسەریا تێپەڕیوە و هەتاوەکو ئێستا بکەرانی ئەم کردەوەیە بە ئازادی ئەسوڕێنەوە و دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆکەکەم دەستخۆشی لەو هەموو ئازادی خوازانەکەم کەوا بەشدار بوون لە ئەم خۆپیشاندانە. ئێمە بەردەوامین لە گرتنی ڕێگای ئازادی. ئێمە لێرە کۆمەڵی گەنج کۆبووینێتەوە بۆ ئەنجامدانی چالاکیەک بۆ شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە کە 7 ساڵ بەسەر کوژرانی ئەم کەسایە تێپەڕیەوە بۆ وتنی وشەی حەق و ڕاستی هیواداری بەزووترین کات کوژەکانی بدۆزرێتەوە بە سزای حەقی خۆیان بگەێنرێت. ئەمڕۆ وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک بەشداریم لە خۆپیشاندانی شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە کردووە کەوا 7 ساڵە بەسەر ڕووداوەکە ڕۆژتەوە هەتا ئێستا هیچ لایەن و هیچ کەسێک دەستگیر نەکراوە و هیوادارین بە زووترین کات کوژەکانی بدۆزرێنەوە و سزای یاسایی بدرێن.